هەنگاوی دووەمە خۆڕاهێنانی دووەم کە ئەمانەیە ئێستا ئەوی شێوازی فێرکردنی مناڵە بۆ تەندروستی خۆی و پارێزاریکردنی لە دانەکانی و پاڵاوکردنی دانەکانی. سەرەتا فڵچەکانی دەستی مناڵەکانمان پاشان ئاوەکە ئەکەینەوانێ ئاڵێژان فڵچەکە جوانتر بکە زۆر باشە. مەڵحەمی دان یاخود هەویری ددان بەقەدەر تەنکەنۆکێ ئەکەینە سەری فڵچەکەمان پاشان ئاڵێژان دەمێ ئاولا بدەمێ لاڵە ئاوەکەکەینەوە ئەو کەرە دەمتەوە یەکەم جار قوتیکەرەوانێ قوتیکەرەوانێ زۆر باشە ئاوەکەکەینەوە پاشان دانمانەشن سەرەتا دانشۆڕنەکەمان سێری دەستی مەکە فڵچەکەکەی لەسەر دانمان و بەم شێوەیە بەرز و نزمی بێت پێی گوڵم ها دانە ئاوادەکە یەکەم جار زۆر باشە بە هێواشی بادانەکانە ئەزێتی دەبێت پاشان زۆر باشە پاچان فڵچەکە بکە لەسەر دانە بۆ ناوە زۆر باشە لایەکی تریش بە ئەنجام بین ئافرین پاشان بەشی دانەکانە بگەینە دەرەوانێ هەر زۆر باشە ئافرین بەشی سەرەوەی دانەکانە زۆر باشە کۆتا شەکە ئەنجام بێنەی شۆردنی زمانمانە زمانە بێنە دەرەوە فڵچەکەی پیا بێنە بۆ پێشەوە زۆر بە جوانی بابەتەواڵەتی پاڵێتەوانێ زۆر باشە پاشان فڵچەکە بێرە دەستی من ئاوکە لە دەمت ئاوکە ناودەمتەوە فڕیە لە دەرەوە زۆر باشە جارێک جارێکی تریش ئافرین باقەوە بەفەکە بێتە دەرەوە زۆر باشە ئەنجا فڵچەکە دەستی خۆتەوە بگرێت ئاویکەرە بەردەم ئاوەکۆ دەستی لێ بشێنە بە هەویلەکەی لێبێتەوە زۆر باشە فڵچەکە بێرە دەستی من ئاوەکەمان بۆ بگرەوە و دەستخۆ